لە تەوەری جەمی بەرنامەی بەیانی باش کوردستاندا بەرگێکی تەندروستیمان بۆیە ئامادە کردەوە باز لە حاڵەتەکانی سوچۆن و ڕشانەوە دەکەین لە منداڵاندا بزانین بۆچی دەگەڕێتەوە. ئەمە کوپەتایەتی وەرزی پاییزدا تەماشا دەکرێت لە ئێستادا بۆچی باسنەوە دەکرێت حاڵەتەکان لە زیادبووندا. ئایا بەپەی تەمەنی منداڵەکان چۆن گۆڕانکاریەکان یاخود نیشانەکان گۆڕانکاری بەخۆیەوە دەبینێت پێشگریەکان چین بێگومان ئێمە گفتوگۆی زیاتری ئەم بابەتە وردەکاری زیاتری ئەم بابەتە وەردەگرین بە میوانجاری دکتۆر ئیبراهیم خەسەرەوجاف ڕاوێژکاری نەخۆشیەکانی مناڵان تووشی ڕاستەخۆ لە سوودی ئامادەیە. بانی باش دکتۆر بەخێر بێت. بەیانی بینەرانیش باس و سپاس بۆ بەرنامەکەتان بۆ پێشوازیمان. سپاس بۆ تۆش، سپاس بۆ ئامادە بوونت. لە ئێستادا کە وەرزی پاییزە ئایا ئەم پەتای سکچوون و ڕشانەوە کەبوونی هەیە لە نێو منداڵەکاندا هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ دەکرێت و پەتایەکی وەرزی تەماشا بکرێت؟ بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان. بێگومان ئەگەر ورد بیتەوە لە هەموو فەسڵەکانە تا ڕادەیەک جۆرە پەتایەکەیە، پەتایەکە پابەندە زیاتر بە پلەی گەرمی وەرزەکە و بە شێوازی ژیان لەم وەرزەدا و لە چوونە ژوورەوەی خەڵک و هاتنە دەرەوەی خەڵک و ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە جۆرێک لە جۆرەکانی پەتا یا ئەوەی کە بەهۆی ڤایرۆسەکانەوە بڵاو بێتەوە لۆ کۆمەڵگەدا بڵاو بێتەوە. ئەوەی کە ئێستا هەیە بە تایبەتی دوایکردنەوەی قوتابخانەکان و بافچی ساوایان و ساواخانەکان ئەوەی کە پێڵێن حەزانە و ڕەوزە و ئەمانە ڤایرۆسەکانی کە لەم فەسڵەدا گەشە دەکەن و بڵاو دەبنەوە و تووشی مناڵان دەبن پێیان دەڵێن ڤایرۆسی ئەنفلەوەنزا، پارە ئەنفلەوەنزا، ڕیسپایرەتەری سیشێڵ ئارئێسی پێڵێن ڤایرۆسی ئارئێس. ئەم ڤایرۆسانە بەوە ناسراون کە لە هەمان کاتا کە دەبنە هۆی کۆکە و هەڵامەت و لوتپەڕی و تالێ هاتن و ئەوانە سکشون و ڕشانەوەش لەناو مناڵان نادروست دەکەن، بە تایبەتی لە مناڵی کەمێک ساوە، یعنی مناڵی خوار و ساڵ. ئەمە توانین بڵێن هۆکارە سەرەکیەکەیە کە ئێستا لەم فەسڵی بڵاوبوونەوەیەتی و زۆربەی ئەو مناڵانی کەیەن بۆ لای ئێمە سکشون و ڕشانەوەیان هەیە لە هەمان کاتا نیشانەکانی هەوکردنی کۆندامی هەناسەیان هەیە، لۆرگیران و کژمین و کۆکە و تەنگە نەفەسی وەشت. واتە دەکرێت منداڵێکە تەمەنی بچوو بێ زیاتر لە ئەودا نیشانەکان تونتر بێت وەک لە منداڵی بۆم نەگەورترە تەمەنی 10 ساڵ یان 11 ساڵە. مناڵ هەتا بچووکتر بێ، هەتا کێشی لەشی کەمتر بێ و هەتاوەکو با بڵێن ڕێژەی هەڵمژینی ڤایرۆسەکە پێڵێن ڤایرەلۆت ئەوەی زیاتر بێ نیشانەکانی تۆند و تیشتر دەبن. هەرچەند زۆر مناڵ هەیە نەخێر، یعنی سیرەکەی بچووکیشا هەیە کۆرپەیە تازە دایک بووە 3-4 ڕۆژ پێوەی دەبێ و چاکە بێتەوە. بەڵام بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن ئەو مناڵانی کە زۆر ساوان، مناڵی خوار 1 ساڵ یا خوار 6 مانگ، ئەوانە کە زۆربەی کات لەسەر پشتن، توانای دانیشتنیان نییە، ئیفرازات و لینجا و ئەوانە کە لە سنگیاندا کۆ دەبێتەوە بە زەحمەت یێتە دەرەوە هەڵدەکەنرێ وەکو مناڵێکی گەورەتر لە کاتی کۆکە، لەبەر ئەوە نیشانەکانیان تونتر دەبن و هەندێک لەمانە لەبەرەوەی کۆندامی بەرگریان لاوازە، هێشتا پێ نەگەیوە، ناکامڵە، کاتێک گەیگرن زۆر بە توندی ئەیگرن و لە هەندێکیانە لێشیان پیسەکە، یعنی بەکتریاش هێرشەکاتە سەر کۆندامی هەناسیان و ناچار ئەبن کە لە نەخۆشخانە بخەوێنرێن، یاخود تووشی جۆرێک لە سکچوون و ڕشانەوەیانەکە و مناڵەکە والی ئەکە نەتوانێت شیر بخوا و تووشی وشکبوونەوەیان دەکات کە ناچار دەبی لە نەخۆشخانە لە ڕێگەی دەمارەوە مغەزیان بە هەڵواستێ. بەڵێ ئەوەی کە زۆر گرینگە منداڵەکان تووشی وشکبوونەوە دەبن و ئەمەژۆ پێک لە ڕێگەی مەخاسیەوە. ئەمە زۆر گرینگە، توانین بڵێن سەرەکی ترین خاڵی چارەسەری نەخۆشیەکەیشە. بەڵێ گەر بێت و منداڵێک تووشی سکچوون و ڕشانەوە بێت بەڵام لەگەڵیشدا تایەکی بەرزی هەبێت، ئەمەش هەر ئەم پەتاوەرزە یان گرفتی تریشی هەیە؟ ئەمە هەر بەشێکە لە نەخۆشیەکە، بێگومان هەموو هەوکردنێک، هەموو جۆرە ڤایرۆسەکان، هەموو جۆرە بەکتریاکان تا ڕادەیەکی زۆر دەبنە هۆی تالێ هاتن. ئەبێ وێڕای چارەسەری نەخۆشیە ئەسڵێکە کە ئەگەر بەکتریایە ئەنتیبایۆتیکی بدرێتی، ئەگەر ڤایرۆسە بۆ نمونە دەرمانی کۆکا یا دەرمانی یەکتر کە پێویست بێ یا مغەزی لە ڕێگەی دەمارەوە یا ئەوانە، ئەبێ دەرمانی تاشی بدرێت یا مناڵەکە، چونکە مناڵ کاتێک کە تای لێ دێت بەڕاستی میتابۆلیزمی لەشی تێگەچێت، تووشی دڵەکوتێ دەبێت، تووشی هەناسە خێرایی و هەناسە تەنگی دەبێت و شیری بۆ ناخورێ وەکو جاران ئەگەر مناڵی شیرە خۆرە بێ وەزئی تێگەچێت کە کاتێک کە دەرمانی تا ئەدرێتێ بە خێرایی ئەگەڕێتەوە بارودۆخی ئاسایی.
لەبەرەوە زۆر گرینگە کە فرامۆش نەکرێ بەڵام هەندێک جار هەڵە دەکرێت بۆ نمونە مناڵێک سکچوونی هەیە و تای لێ هەتای هەیە مناڵەکە خڵستن لە ڕێگەی کۆمەوە شافی پێ هەڵدەگرن بۆ مناڵەکە شافی تا کە ئەمە گونجاو نییە ما حەزەکەم لێرە بینەرانی دەکرێت گرفتەکەی خراپتر کە بۆ بەڵێ گومان خراپتری دەکات چونکە هەم سکچوونەکەی زیاد دەکات ئەم ئیسیفادە لە دەرمانەکە ناکات و تاکەی دانابەزیێ و لەوانەیە لە کە دەور و پشتی کۆم عادەتەن تووشی هەوکردن بۆ بەوەی سکچوونەوە لەوانەیە زیان بەو شوێنەش بگەێنێ لەبەرەوە لەو حاڵەتانە ئەبێ لە ڕێگەی دەمەوە بە شێوەی شروع بە شێوەی قەترا دەرمانی تا بدرێ بە بناو. بەڵێ دکتۆر ئێمە کە باس لە سکچوون دەکەین لە پاڵی شتێک سەر ئەڵێن ڕشانەوە باز لە سکچوون و ڕشانەوە بەڵام لێرەدا دەکرێت منداڵێک تووشی سکچوون بێت بێ ئەوەی ڕشانەوەی لەگەڵدا بێت یا خۆت بە پێچەوانەوە. بەڵێ هەیە ئەمە خۆی عادەتەن ئەم دوانە بە یەکەوەن چکە ئەوە کەوترێ هەوکردنی گەدە و ڕیخۆڵە گەدە ڕشانەوە دروست دەکات ڕیخۆڵە سکچوون دروست دەکات ئەمە هەوکردنی گەدە و ڕیخۆڵەیە بەڵام نیشانەکان جیاوازن مەرج نییە لە هەموو مناڵێکا کە ئەو هەوکردنی هەبێ هەردووکانی هەبێ هەیە هەر مەسەرەن بۆ نمونە بە ڕشانەوە ئەیگرێ بە سکێشە ڕشانەوە تالی هاتن ڕۆژێک دوو ڕۆژ ڕشانەوە دوای ڕشانەوەکە ئەوەستێتەوە ئیتر بە دەرمان بێت یا ببێ دەرمان نایکا بە سکچوون لێ هەیشە بە پێچەوانەوە هەر لە سەرەتاوە بە سکچوون دەست پێەکە ڕشانەوەی نییە مناڵەکە منداڵێک لەوانەیە کە تووشی سکچوون بێت یاخود ڕشانەوە بێت نەتوانێت سکاڵا بکە بڵێدایە تووشی سکچوون بن لەوانەیە هەرستی پێ نەکات لێرە دایک و باوکەکە چۆن بزانن کە منداڵەکان تووشی ئەم حاڵەتە بووە. بەڵێ ئەمە زۆر گرنگە یعنی خۆی دایک گەوترێکە مامۆستا یەکەم و پزیشکی یەکەمی مناڵە بەڕاستی ینی خۆی ئێمە کە مناڵێکمان بۆین خۆ مناڵەکەی شتێ بە ئێمە نهڵێ ئێمە بێ گوێ لە دایکەکە بگرین بزانین مناڵەکە چیەتی یا هەستی بەچی کردووە هەمیشە دایکی زیرەک هەستەکە ینی مناڵەکەی وەکو ڕۆژان سیرەکە وەکو ڕۆژان شیر ناخوا مناڵەکەی کەمێک گەرمە تای لێیە مناڵەکە کاتێک شیرە خوا ئەیهێنێتەوە هەندێک مناڵ هەیە هەر ڕشانەوەی لەگەڵایە لە ئەسڵا بەس دایکەکە ئەوەنە زیرەکە ئەزانێ ئەم جۆرە ڕشانەوەی جیای لە ڕشانەوەکانی کە جاران هەیبوو لە ئەنجامی زیادە خۆری یا لە ئەنجامی شلی دەرگایکەدا یا هەر هۆکارێکی تر ئەنجا هەستەکە مناڵەکە جۆرێک لە سکچوونی هەیە زیاتر زوو دائنیشێ لە چاو ڕۆژان بۆ پێک هاتەی پیسایەکەی شلتر بۆتەوە وەکو جاران نییە دایک یەکسەرتی ئەگا ئەمە ئەم حاڵەتە ئاسایی نییە بۆیە یەکسەر ئەی فڕێنێ بۆ ئەو شوێنەی کە خۆی باوەڕی پێیەتی بەڵام لێرە من ئەمەی هەڵستی لەسەر ئەو بکەم بەڕاستی بەداخەوە یعنی هەندێکیان مەسەرەن لە خۆیانەوە دەرمانی پێدن یا هەندێک دەرمانی لاکۆڵانی پێدن یا هەندێک دەرمانی مەسەرەن شعبی ئەوەی کە پێ دەڵێن گژ و گیا و ئەو جۆرەشتانەی پێدن ئێمە لە ماوەی هەفتەی ڕابردوو لە یەک هەفتە سێ مناڵ جانیان لەدەستدا بوو بەهۆی ئەوەی کە دەرمانی شعبیان پێدا بوون زۆر شتێکی خراپە یعنی ئێمە گرنگترین خاڵ و گرنگترین هەنگاوی چارەسەر بریتە لە پێدانی ئاوش لەمەنی بە مناڵەکە یعنی دایکەکە ئەبێ قەناعەت بێنێ کە دەرمانێک نییە لە دنیا کە سکچوون بوەستێنێ شتیوان نییە بەس دەرمانێک کە عیلاجێکە ڕێ لە کاریگەری خراپەکانی سکچوون بگرێ بریتە لە تەڕکردنەوەی مناڵەکان لە ڕێگەی گیراوەی دێکسترۆلایت یا لە ڕێگەی مغەزی لە ڕێگەی دەمار و لە نەخۆشخانەکان لەبەر ئەوە ئەبێ هەڵپەی دەرمان زۆر نەکرێ تر ئەو دەرمانە لە هەر شوێنێکەوە بێ لە هەر کەسێ بینوسێ گرنگترین خاڵ بریتە لە چی بریتە لەوەی کە نەهێڵرێ مناڵەکە وشک بێت باشە لێرەدا خۆشە لە سەرای ئەمەژۆ بێکرم حاڵەتی سکچوون ڕشانەوە لە نێو منداڵاندا تایبەت لە ئێستادا زۆر بووە دەکرێت ئەمە کۆرۆنا بێت منداڵان تووشی بن یا خۆت نیشانەکانی کۆرۆنایە بۆ منە گەربێت و پشکنینی خوێن بکەن لەوانەیە بچێک لە پزیشکان ئەمەژە بۆکەن ئەمە کۆرۆنایەتی پێویستە کەرەنتینە بکرێت ئایا ئەمە کۆرۆنا بێگومان ئێمە ڕۆژانە لە نەخۆشخانەی خۆمان نەخۆشخانەی جەمالی مناڵانی سلێمانی پشکنینی کۆرۆنا کرێت و ئەو پشکنینە دوای 72 ساعات ئەنجامەکەی دەرەکەوێت بەڵێ بەشێک لەو مناڵانە کۆرۆنایانە وە کۆرۆنا ئێستا بووە بە پەتایەکی وەرزی بۆتە ئەوەی کە پێ ئەڵێن نیشتەجێ لە کۆمەلگاکەمان ئەوەی پێڵێن ئیپیدیمیک و لەم حاڵەتەدا کەرەنتین باوی نەماوە چونکە ئێستا کۆرۆنا لە هەموو ماڵەکەیە لە هەموو گەڕێکێکەیە تۆ کێ کەرەنتینەکەی بەڵام خۆشبەختانە لە ناو مناڵانە ئەوەی کە هەیە بە شێوەیەکی زۆر هێواشە ڕوا بەڕێوە یعنی ئێمە بەدەگمەن بینی ومانە مناڵ
بەهۆی کۆرۆناوە گیانی لەدەستدابێ یاخود مەسەلەن ئەوەنە هیلاک بوو بێ کە خرابێتە ژێر ئامێری هەناسەدانی دەست کرد ئەمە دەگمەنە تەنها لە بەشێکی کەم زۆر لەو مناڵانەی کۆندامی بەرگریان تەواو نیە یاخود کۆندامی دڕ و سوڕانی خوێنیان مەسەن دڵیان کونە یا مەسەلەن نەخۆشی سیەکانیان هەیە یا هەر شتێکی تر ئەمە هۆکار ئەگینا کۆرۆنا وەکو ڤایرۆسەکانی تر بە شێوەیەکی ئاسایی تێدەپەڕێن. بەڵێ بێت ئەم قسێمان لە زاری ئێوە بۆمان پشڕاست بکەیتەوە ئایا دروستە یاخۆتنا دەوترێت منداڵان کەمتر تووشی کۆرۆنا دەبن بە بەراورد بە گەورەکان یاخۆ توش نابن ئەمە دروستە دەکرێت منداڵان لێرە تووشی کۆرۆنا نەبن؟ وڵی خۆی جاران ئەو بۆ چوونە هەبوو کە گوایە کەمتر توش دەبێ بەڵام ئێستا نا دەرکەوتۆ مناڵانیش بە هەمان شێوە چونکە کێشەکە لەکوێدایە خۆی کۆرۆنا نەخۆشیی گوازراوەیە لە یەکێکەوە بۆ یەکێکی تر مناڵ خۆی تێکەڵ نابێ مناڵێکی بچووک مەسەلەن ئەش بەتەواوی تووشی مەترسیا بێت بڵێ بێگومان بەڵام وەکو باسمان کرد مەترسیەکانی بۆ مناڵ کەمترە وەک لە گەورە چکە گەورە ئەوەی کە تووشی کۆرۆنا ئەبێ یا تایبەتی ئەوانەی کە هیلاگە بن یا ئەوانەی خوا نەخواستات ڕوبەڕووی مردن دەبنەوە عادەتەن نەخۆشی شێرپەنجە نەخۆشی شەکرا نەخۆشی دڵ و پەستانی خوێ نەخۆشی قورسیان لەگەڵایە ئەم نەخۆشیانە لە مناڵانە زۆر دەگمەنە کەمە لەبەرەوە مناڵ تا ڕادەیەک بە ئاسانتر تێ ئەپەڕێنێ بۆیەش تووشێ بێ مناڵ چکە مناڵ لە گەورەکانەوە تووشێ بێ کاتێک مەسەن گەورەیەک ئەو نەخۆشی پێوەیە ماچیەکە مناڵەکە بەڕوویە ئەکۆکی ئەپژمێ مناڵەکە وەریەگرێ یاخود مناڵ لە مناڵەوە ئەوەی کە لە قوتابخانە و باخچەی ساوایان لەو شوێنانە داخلە بێ کە نەخۆشیی گوازراوەیە بێ ئەومان لەبییر نەچێ ینی وەکو مەسەلەن بازێ نەخۆشی سکشون و ڕشانەوەی هاوینا کەمتر گوازراوەیە زیاتر لە خواردنی پیس و ئاوی پیس و لەو شتانەوەیە کە گوازێتەوە بەڵام ئەمە بە شێوەیەکی ڕاستەوخۆیە دایرێکتە ینی لە نەخۆشیەکەوە گوازێتەوە بۆ یەکێکی تر بۆ ساغێک ئەمە توانین بڵین ئەوەیە کە مناڵان بۆ شێوەیە تووشێ بن باش دەکرێت سەبارەت بە حاڵەتی سکچۆن و ڕشانەوە بۆ من هەر منداڵێک تووشی سکچۆن و ڕشانەوە بێت لێرە دایکان دەتوانن یاخود باوکان لە ماڵەوە شتێک ئەنجامدان بۆ منداڵەکە یاخود سەردانی پزیشک بکرێت ڕاستەوخۆ بێگومان ئەوەی کە ڕێگەی ڕاست و زانستیە ئەبێ دایک لە سەرەتاوە ئاماژەم پێکرد کە پزیشکی یەکەمە و مامۆستای یەکەمە ئەبێ هۆشی لای ئەوە بێنەیەڵێ مناڵەکە وشک بێتەوە ئەویش بەوە ئەبێ هەر لەگەڵ یەکەم لە حەزە سکچۆن ڕشانەوە دەستی پێکرد ئەبێ دایکەکەت پەنابەرێ بۆ گیراوەی دێکسترۆلایت و ئێستا خۆشبەختانە گیراوەی دێکسترۆلایت لە بازاڕەکانە بە شێوەیەکی زۆر بەربڵاو هەیە تایبەتە بە تایبەتە بە مناڵ وە گەورەژە بێ بەڵام زیاتر بۆ مناڵە و بە تامی خۆشی جۆرا و جۆر هەیە یعنی وەکو جاران نییە جاران جۆرێک لەو گیراوانە هەبوو کە ستاندەری جیهانی بوو WHO بڵاویە کردەوە کە بەڕاستی تامی ناخۆش بوو سوێر و تاڵ بۆ مناڵ نەیە خوارد ئێستا هەستاون دەستکاریان کردووە تامی خۆشیان تێکەوە کە مناڵ ئەتوانێت بیخۆ ئەمە دەتوانین بڵین ئەمە عیلاجی بنەڕەتیە چارەسەری سەرەکی نەخۆشیەکە بریتێ لەم گیراوە دێکسترۆلایتە کە ئەبێ لە هەموو ماڵەکە هەبێت نابێ هیچ ماڵێک هەبێت مناڵی تیا بێت ئەم گیراوەی تیانە بێت باڵ دکتۆر ئەو لای من بۆ تەپرسیار ئەم گیراوەی کە تۆ ئێستا ئاماژۆ پێکرد ئەمە بە تەواوی سکچۆن ڕشانەوەی ئەم منداڵە دەوەستێنێت یاخود مەترسیەکانی کەمتر ئەمە نایوەستێنێ بەڵام مەترسیەکانی نایڵێ خۆی ئەوەستێتەوە سکچۆن و ڕشانەوە وەکو نەخۆشیێک نێ بڵێ وەڵام مەسەرەن بە دەرمانێک ئەوەستێ یان باش دەرزیەکە بەستێ ئەبێ خۆی کۆرسەکەی تەواوکە واتە وزانمروری هەفتەیەکە بەتەواوی کات بۆ دەڕۆژ زیاتر نییە بەڵ ئەو کات تەواوی کات و ئەی گەر بێت و منداڵەکە بەردەوام بێت بۆ منە زۆر دانیشتن بکات یاخود حاڵەتەکە پیستر بێت مەترسەکەی زیاتر بێت لەو منداڵە پێویستە سەردانی پزیشک بکرێت خۆی ئەگەر درێژەی کێشە بەڕاستی لە هەندێک حاڵەتی زۆر دەگمەنە سکچۆن و ڕشانەوە درێژای کێشەیە کە پێی ئەڵێن لووزبوونی ڕیخۆڵە لووزبوونی ڕیخۆڵە لە ئەنجامی هەوکردنی ناوپۆشی ڕیخۆڵە و نەمانی ئەنزیمی لاکتەیز کە ئەنزیمێکە شیر هەرسەکە عادەتەن لەوانە تۆزێ درێژای کێشە یاخود لەوانەی کە مەسەلەن هۆکاری تر هەیە بۆ سکچوونەکان وەکو ئەمیبای زەحیری وەکو مەسەلەن هەستەوەری بە مادەی گەنم ئەمانە
سکچوون درێژای کێشێ بەڵێ بەس هەرێکە چارەسەری تایبەتی خۆی باز لەوە دەکرێت گەربێت و ئەو ئاوەی بە تایبەت منداڵان کە بەرگریان کەمترە بەراورد بە گەورەکان گەر کلۆر لە پێکاتەکەی دابوونی نەبێت ئەوە ئەگەری هەیە وەکو هۆکارێکی سەرکی دادنرێت توش حاڵەتی سکچوون و ڕشانەوە بێت بەڵێ ئەگەر بنسبەتێکی زیاد لە پێویست لە ستانداردی جیهانی بێ بەڵای بێتەوەی سکچوون ڕشانەوە و گەر نەش بێت لە پێکاتەکە بێت ئەگەر نابێتەوەی سکچوون بەس میکرۆبەکان ناکوژێ ینی ئاوەکە پاک نییە بۆی هەدەف لە کلۆر پاکردنەوەی ئاوە لە میکرۆبەکان بێگومان ئەو ئاوەکە لە شوێنێکی دوورەوەیەت بە ناو بۆریە ئەڕوا یا چێتە حوزی نیشتن تێکەڵە بێ بە جۆرەها بەکتریا و میکرۆب کلۆر زۆربەی ئەمانە ئەکوژێت و پاکێکاتەوە ئەمە بێگومان لە هەر گرفتێکدا لە هەر حاڵەتێکدا باز لە ستەمی خۆراکیش دەکەین لێرەدا گەر بێت و ئەو منداڵە تووشی سکچوون و ڕشانەوە بێت پێویستە ئەو خۆراکانە چی لەو منداڵەدا دوور بکەوێتەوە ئێستاش لە وەرزی پاییزای بەڵێ خۆراک زۆر گرنگە بەڕاستیە وترێ هەم دەردە هەم دەرمان خۆراک بەڕاستی یعنی ئەگەر بێت و مناڵ مەسەلەن لەم فەسڵاش و لە فەسلی خستڵەکانی تریشە خواردنی دەرەوەی سەردانە پۆشرا و بخوا یا ئاوێک بخوا کە پاک نییە بەڕاستی بەڕووی سکچوون ڕشانەوە یەکاتەوە وە لە کاتێکش کە توژە بێت ئەبێ دایک زۆر گرنگە لە لای کە ئاگای لە پێدانی خواردنی شل و شلەمەنی بێ بە مناڵەکەی وەکو مەسەلەن شۆربای برنجە ماستا و دۆ گیراوەی دێکسترۆلایت شەربەتی عەسیرەکانی کە سروشتین خۆی دروستی دەکە ئەوانە باشن نەکەوەی کە تۆزە و گیراوەی ئەوانە ئەوێ خۆی ئەمانە دروستکە لە ماڵەوە بۆ سکچوون و ڕشانەوە زۆر گرنگن ئەی قسێکی باو هەیە کە دەوترێت گەر بێت و توش حاڵەتی سکچوون بوویت لە ماست دوور بکەوەرەوە ئایا لێرە ماستەوە بدرێ بە منداڵەکە حاڵەتەکە خراپ نییە؟ نەوەڵە ئەمە ڕاست نییە ئیلا ئەڵڵاهومە کەسێک خۆی حساسیەتی بە ماست بێت ئەمە جیاوازە بەڵام ئەگەر نا ماستی چێکە لە خۆراکە سەرکیەکان بۆ با بڵێن جێگرتنەوەی ئەو مادانەی کە لە ڕێگەی سکچوونەوە لە دەست دەچێ دەریش کەوتووە کە بۆ ئارامی ڕێخۆڵە بەسوودە ماست لێرەدا منداڵی تووشی حاڵەتی سکچوون و ڕشانەوە بووە هێشتا نەبراوەتە لای پزیشک ئایا ئەو کەل و پەل و یاخود ئەو پێداویستیانی ئەو مناڵە بەکاربێنرێت لایەن دایکۆ بێت یاخود لەلایەن خوشکبراکانی دیکۆ بێت ئایا ئەو منداڵش تووشی سکچوون و ڕشانەوە دەبێت واتە دەگوازرێتەوە بووی بێگومان وەکو باسم کرد خاستن ئەوەی کە لەم فەسڵا هەیە ئەمە زیاتر نەخۆشی گوازراوەی ڤایرۆسیە یعنی مناڵەکە کەل و پەلەکانی ئەبێ جیا بکرێتەوە نابێت کەسی تر بەکاری بێنی بەڵێ بێگومان نەگوازرێتەوە بە تایبەتی لە مناڵێک بۆ مناڵێکی ترماڵی واه دووسێ مناڵی تایە ینی ئەوەیە گرنگەکە بێ ئەوانی تر بەپارێز باش لێرەمدا منداڵێکە تووشم حاڵەتانە بێت لەگەڵیجا تووشی هەڵامەتێکی تون دەبێت یاخود لوتی زۆر ئاوی لێت لاوانەیە منداڵەکەش هەراسان کات لێرەدا چی بکرێت باشترین شت لەم حاڵەتە پێدانی قەترەی نۆرمەل سەلاینە بۆ لوتی مناڵەکان پاکردنەوەی لوتی مناڵەکە لەو ئیفرازاتێکە هەیە و تێکردنی قەترە هەیە لە بازاڕەکان ئاو خوێ کە بۆ لوتی مناڵەکەەوە لوتی ئەکاتەوە هەناسی قۆژە بێ بەشێکی زۆر لە نیشانەکانی نەخۆشیەکەی نامێنێت نیشانەکانی کامە نیشانە مەسن لوت گیران و کۆکە و خۆی لە ئەنجامی ئەو ئیفرازاتی کە لە لوتەوە ئەڕژێت یێتەخۆ زۆر جار بچێتە پشتی مناڵک لە بە پشتی قورگاچێتە ناو سیەکان و بێتە هۆی کۆکە و بێتە هۆی تەنگە نەفەسی هەر هەمان ئەو کۆکەی لەوانەی بێتە هۆی ڕشانەوە کاتێک کە لوتی وشک بێ مناڵەکە هەناسی خۆش بێ ئەو کۆکە و ڕشانەوەی نامێنێ خەوی خۆشترە بێ ئارامترە بێ مناڵ گریانی کەمترە بێ و شیر خواردنیشی باشترە بێ کە زۆربەی ئەو مناڵانە کە شیرە خۆرەن بە لوتە ناسێدە کە تۆ دەمی گیراوە بە مەما لوتیشی گیرا بێت واز لە شیرەکەیێنێت باش لێرەدا دکتۆر دوا ڕێنمای بگەێنیت چی دەبێت؟ وەڵاهی دوا ڕێنمایی من ئەوەیە بۆ دایک و باوکانی بەڕێز کە بەڕاستی هەڵە لەگەڵ مناڵەکانیاندا نەکەن بە تایبەتی لە کاتی سکچوون و ڕشانەوە تکایان لێ ئەەکەم کە نەبرێن بۆ کەسانێک کە پسپۆر نین لەو بوارە ینی لە هەموو شوێنێک سواز بخوا نەخۆشخانە مەڵبەندی تەندروستی بنکەی تەندروستی پزیشکی لێ پزیشکی پسپۆر بە یا پزیشکی گشتی ئەمانە هەر چۆنێک بێ زۆر باشترن لە لاکۆڵان و لە دا و دەرمانی شعبی و لە مشتانێکە بە هیچ بنەمایەکی زانستیان نییە
هیوادارم دوورکەونەوە لە بەکارهێنانی ئەو شتانە. زۆر سپاس بۆ دکتۆری برایم خەسرە و جاف ڕایشکاری نەخۆشەکانی مناڵان سپاس بۆ ئامادەبوونت.